بێگومان ئەمڕۆ ئێمە سمپۆزیۆمێکمان کرد کە بە سمپۆزیۆمێکی گرنگ مازانە ئەویش پرۆسەی ڕفراندوم لە کوردستان بەربەست و دەرفەتەکانی بوو کە بە سێ پەناڵ پێک هاتبوو. بێگومان یەکێ لەو تەلەڤیزیۆنانەی کە تەلەڤیزیۆنی کەناڵی ئاسمانی پەیامە کە لە هەموو بۆنەکانی زانکۆی چەرمووە توانیوێتی ئەتوانم بڵێم پشکی شێری هەبێت، چونکو هەموو کاتێک لەگەڵمانە بوو. ئەگەر بێت و میدیاکان نەبێ ئێمە وەکووا لە دیوارێکی داخراوە بین بەهۆی کەناڵە میدیاکانەوە کە کەناڵی پەیامیشی لەو کەناڵانە ئەتوانین چالاکیەکانی زانکۆ بگوازینەوە بۆ دەرەوە. کووتمان زانکۆ مؤسسەیەکی ئەکادمی و ئەرگومنت ساز دائیمان لە پرسە هەستیارەکاندا ڕۆڵی خۆی هەیە، وەکو لێکۆڵەرەوەیەک وەکو لێوتبوونەوەیەک بۆ هەموو پرسە هەستیارەکان. ئەمانەش ئەگەر بێت و میدیا نەبێت لە چوارچێوەیەکی داخراوە ئەمێنێتەوە. لەبەر ئەو ئەساسە بوو کە ئێمە چالێکیەکانی ئەوانمان زۆر ڕەچاو کردووە. ئێمە توانیمان تەنها سوپاسپێزانەکان کە زۆر زیاتریان شایەنە قەناتی پەیام و هەروە قەناتەکانی تریش، بەڵام لە سنووری ئێمە بەڕاستی پەیام هەموو کاتێک ئاگای لە کارەکانمان بۆ زۆر خۆنەویستانە لە